ڕاستیە ئێمە لە کاگازا دانیشتین بەڵێنی کردنەوەی مەرزەکەی پێداوین بۆ ڕۆژی پێنجشەممە بەڵێنی کردنەوەی پێداوین دەستخۆشی لە جەناب بکەین بە چ ڕێکارێک چۆنی ئەکرێتەوە مەرزەکە ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەیان خۆیان کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆنیان هەیە ڕۆژی پێنجشەممە خۆیان سەردانی مەرزەکەن بۆ کردنەوەی مەرزەکە ژمارەی ئێمە تقریبا 800 شۆفێرە بێ ئەوەی بە فعلی ئیشەکات ئەوەی کە بە فعلی ئیشەکات ئیتری ئەگەدوبوونەوەکەمان سەبارەت بەکردنەوەی مەرزەکەی دەستخۆشی لە بەڕێز کاگازا دەکەین بۆ بەڵێنی ڕۆژی پێنجشەممەی پێداوین بۆکردنەوە چەندێ نیگەران بووم لە ماوەی پێشواکەیەوە گوزەرانتان لە ماڵەوە گشتان دانیشتون وەڵڵاهی دوو مانگەت ئێمە دوو مانگە تقریبانەوە لە ماڵین ئیتر نیگەرانەکەمان ئەوە شتێکی عام بووە کاریگەری لەسەر ژیانتان هەبووە بەتاکید کاریگەری هەبووە لەسەر ژیانمان ئیتر ئێسێش شتەکە کۆتایی هاتووە پەتای ئەنفلۆزا و کۆتایی هاتووەداوە لە بەڕێزانەکەین ڕۆژی پێنجشەممە مەرزەکەمە بکاتەوە ئامادەی تیاابێ تا چەند ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەوەی کەەوە زای تەندروستی باسیەکە بە هەموو شوەیەک ئامادەین هەوو کاوشەیە مەرزەکانی تر دەستکێش و دەمامک و ئامادەین بۆ ڕێنمایەکان پابەن دەبین پێوە ئێمە شۆفێرین لەوێ هەموو کاڵایەک لەو مەرزەوە هاتوچی تیاکرێ و هەموو بارێکی لێوە دێت